لە کاتێکدا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکایەتی شاندێک لە ئەمریکایە تیرۆری کەسایەتی عێراقیەکان و پەرەسەندنەوەی دۆخی نائەمنی و موشەگە ڕاستەکردنی فڕۆکەخانی بەغدا و هێزە ئەمریکیەکان پەیامێکە بۆ سەر مێزی گفتوگۆکان لە واشنگتۆن کە دۆسەی عێراق ئاڵۆزە و ئاسان نییە بۆ بەرپرسانی بەغدا بتوانن هاوسەنگی سیاسی بە جۆرێک ڕێکخەن کە عێراق بگەیەنە کەناری یارامی. ئێوارەی چوارشەمە دکتۆر ڕێهام یعقوب چالاکی ژنان و ناڕزایەکانی باسڕە و سێژنی تر ئۆتۆمبیلەکەیان کەوتە بەر ڕێژنەی گولەی دوو چەکدار. ناوبراو و کەسێکی تریان کوژرا و دوو ژنەکەی تریش بریندار کران. ناوبراو لە ساڵی 2018ەوە یەکێک لە پێشڕەوانی ژنان و سازدەرانی ناڕزایەتەکانی بەسڕە ئێش و ئازاری جەماوەری ئەو شاری کرد بۆ مەشخەڵی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی هەر بۆیە تیرۆرکردنی بووە هۆی بەرپابوونی شەپۆلی ناڕزایی لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا. هەینی ڕابردووش کوژرانی تەحسین ئوسامە چالاکی مەدەنی ناڕزایی گەورەی لێکەوتەوە لە کاردانەوەی شیدا خۆپیشاندەران ماڵی پارێزگاری بەسڕیان بەردباران کرد و هێزانیەکانیش بە توندوتیژی وەڵامیان دانەوە. دوای ئەوە کازمی فەرماندەکانی پۆلیس و ئاسایشی بەسڕەی لە پۆستەکانیان دوورخستەوە و داوای لێکۆڵینەوەی بۆ ئەو توندوتیژیانە کرد و جەماوەری هێور کردەوە. ئەوە سێمین جارەکە چەکدارە نادیارەکان چالاکی مەدەنی دەکەنە ئامانج لە ماوەی هەفتەیەکدا دوای کوشتنی چالاکێک و تەقەکردن لە 4 ئۆتۆمبیلی چالاکان بە چەکی ئۆتۆماتیک. ئەوە لە دوای تیرۆری ڕۆژنامەنووس هیشام هاشمی هات کە کەسێکی نزیک لە کازمی بوو. لە دۆخێکی ناژێگیری لەو شێوەیەدا کازمی سەردانی واشنگتۆن دەکات بۆ درێژەدان بە دیالۆگی ستراتیژی عێراق و ئەمریکا. بەڵام دۆسی ئاڵۆزەکانی پێکاتەکانی شیعە و سوننە و کورد و گرفتی چەکی دەرەوەی یاسا و جوڵانەوەی گروپە چەکدارەکانی ناوحەشتی شعبی و دەرەوەی هەروەها هەڕەشەکانی داعش و سەرهەڵدانەوەی دۆسەی زۆر قورس و گرانن و پێگەی بەرانبەر واشنگتۆن بێهێز دەکەن کە تەنیا 100 ڕۆژی لە تەمەنی حکوومەتەکەی تێپەڕاندووە. دۆسەی ڕازیکردنی ترامپ بە دانانی خشتەیەک بۆ بردنەدەرەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی دیداری ژەنەڕاڵ ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران بابەتەکەی ئاڵۆز کردووە و جگە لەوەش بەشێکی زۆری پەرلەمانی عێراق لە گەشت پێکاتەکان داوای دواخستنی ئەو بابەتە دەکەن لەم کاتەدا کە ترامپ و ئیدارەکەی ئەو پەڕی گوشار بۆ سەر ئێران بەکاردەهێن و ململانەکانیان گەیشتوتە ئاستێکی زۆر ئاڵۆز. جەختکردنەوەی کازمی لەسەر ئەوەی دۆستی هەردوو وڵاتەکەیە وەکو ڕاوەستانێتی لە نێوان دوو ئاگری بەهێزە بە تایبەتی لە ساڵی 2023 بەدواوە هەمیشە ململانەی تاران و واشنگتۆن بۆ هەژمونیان بەسەر عێراقدا بەردەوام بووە. بۆیە ئاستەمە کازمی لەم قۆناغەدا و لەو دۆسەیەدا سەرکەوتوو بێت. باری دژواری ئابووری عێراق باهۆی دابەزینی نرخی نەوت و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و خاڵیکردنەوەی خەزیێنەی عێراق لەلایەن حکومەتە گەندەڵەکانەوە. دۆسەیەکی ترە کە کازمی چاوەڕوانە واشنگتۆن لە تێپەڕاندنیدا هاوکاری بکات. بەڵام لەم کاتەدا کە هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڕێوە دەچێت و ئەو وڵاتەش لە بارێکی ئابووری خراپدایە بە هۆی کۆرۆناوە. لە هەمووەوانش خراپتر سەرۆکێکی بازرگان و سەرمایەدار لە کۆشکی سپیدایە کە سیاسەت لە پێناوی دەستکەوتی مادیدا دەکات. ئەستەمە کازمی بە دەستکەوتی گەورەوە بگەڕێتەوە بۆ عێراق. سەرۆکوەزیرانیش قۆناغێکی ڕاگوزەر بەڕێوە دەبات و بازنەی بەهێزی تائیفی و خێڵێکی و حیزبی نییە. بۆیە ئەو دیالۆگە ئاڵۆزە هەلی ناوبراو بۆ هەڵبژاردنیش بەهێز ناکات.